چەندین بەندە و دایڤەرژن تەنەڵێک چەندین دایڤەرژن تەنەڵەکان کاریگەری گۆڕانی ئاو هەوا لەسەر سەرچاو ئاویەکان بووە باسی وەرکشۆپێکی پسپۆڕانی بوارەکە هەریەک لە کۆلێژی ئەندازیاری و زانست و کۆلێژی زانستی ئەندازیاری کشتوکاڵ بە سیمینار و پانێڵ و بابەتی گرنگ بەشداریان لە وەرکشۆپەکەدا کرد لە زانکۆی سلێمانی. سمینارەکان پێکاتون لە 5 سمینار یەکێکیان دەربارەی وشکە ساڵیە، یەکێکیان دەربارەی ئاوی ڕووبارە نێودەوڵەتیەکانە کە ئەڕژێنە ناو هەرێمی کوردستان و عێراقا، یەکێکیان دەربارەی ئەو پرۆژە ئاویانەیە کە لەسەر ڕووباری سیروان کە دروست دەکرێن و کاریگەریان لەسەر ڕووباری سیروان و بەنداوی دەربەنی خان و هەروەها دانێکی تریشیان لەسەر کانیەکانی هەرێمی کوردستانە و چۆن ببوژێتەوە و چۆن پارێزگاری بکەین لە پیرسبوونیان. ئەو ستاندەردی کە دانراوە 320 ئاو و هەوا گۆڕانکاری بەسەردا هاتووە و بەڕێوەبەری ئاوی سلێمانی باز لە هۆکارەکانی پیسبوونی ئاو و هەوا دەکات. بە پێی ئامارەکان هەر هاوڵاتیەک ڕۆژانە پێویستی بە 320 لیتر ئاو هەیە و کۆی گشتی هاوڵاتیان پێویستیان بە 500,000 مەترسێجا ئاو هەیە. هۆکارەکانی پیسبوون بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە پیسبوونی ئاوی خواردنەوە هەیە، بەڕاستی ئەو پاشەڕۆیانەیە کە لە زۆربەی شوێنەکانەوە بەبێ معالەجە ئەچنەوە ناو ئاوەکانی سەرزەوی ئاوی ژێرزەوی، لەوانە کارگەکانە، لەوانە مەقلعی چەولمەکانە، خەسخانەکانە، ئوتێلەکانە، هەمووی پاکە ئاوی سلێمانی و سلێمانی ئاوی شیرینی خۆمان هەروە کۆڵێن لەخواییەوە هەمانە ئێمە بڕێکی ئاوی شیرینی باشمان هەیە بە زۆکو لێرە ژاماژی پێیرە بەڕاستی ئیدارەدانمان لە ئاست پێویست و زانستیانە نییە. ئاو پێویستێکی گرنگی ژیانە و هەبوونی بەنداوێکی زۆر دەبێتە هۆکارێک بۆ زیاتر دابینکردنی ئاو و ئەمبارکردنی و پاراستنی ئاسایشی ئاو. بەڕێوەبەری بەنداوی دوکانیش دەڵێت بەنداوی دوکان سەرچاوێکی گرنگی دابینکردنی ئاوی شیرینە لە سلێمانی. بەو بارانبارینەی کە ساڵانە بۆمان کۆ دەبێتەوە لەو شوێنانەی کە هەمانە ئەتوانین گلی بدەینەوە، لەو شوێنانەی تریش بە دڵنیاییەوە ئێمە تەبان تا بەنداومان زۆرتر بێ ئەگە بەنداوەکان بە پلانی تەواو پلانیان بۆ دانرابێ، مەبەستەکانیان دیاری کرابێ، دوایی ئیدارەدانیان بەڕێو چوونەکەیان زۆر بەڕێک پێک بێ، ئەویشی زیاتر کۆ دەکەینەوە. لە داهاتوودا ئێمە پێویستمان باودەوێت بۆ پیشسازیش بەکاری بێنین، واتە تا ئێمە بتوانین ئاوەکان بە کەمێت و بە جۆرەکە زۆرتر بێڵینەوە، بەنداو زۆرتر دروست بکەین زیاتر باشترە. ئەنجامدانی وەرکشۆپ و کۆنفرانسا نێودەوڵەتیەکان لەسەر ئاو و هەوا و گۆڕانکاریەکانی لەسەر سەرچاو ئاویەکان هەنگاوێکە بۆ دەستنیشانکردنی گرفتەکانی ئەو گۆڕانکاریانە و دۆزینەوەی ڕێگەچارەکانە و ئاگادارکردنەوەی لایەنە پەیوەندیدارەکانە لە مەترسیەکانی. ڕێزان محەممەد، کورسان نیوز، سلێمانی.